مسلمانێک لەم ڕەمەزانەدا وتی حەز دەکەم هەندێ ماڵە یارمەتیان بدەم، لەگەڵ ڕۆشتم بۆ هەندێ ماڵ، چوونە ماڵێک کابرا زۆر فەقیر بوو، وتی سوێن بەخوا ئەیناسم، زۆر چاکەی ناسم، سوێن بەخوا ئەمڕۆ 20 ڕەمەزانە ئەوەی گۆشت و مریشک بێ نەچۆتە سەردەمی خۆم مناڵەکانم، نەمان خواردووە. زۆر زۆر فەقیر و داماوە کە ناس و کارگوزارە، کرێچی و داماوە. ئەو پیاوە خێرخوازە خواری ڕازی بێ مەبلەغێ پارەی داپێ، لە خۆشیە کابرا دەستی کرد بە گریان. ئێمە سێ کەس هەستێکمان دەستمان کرد بە گریان، خۆمان پێ نەگیرە، لە خۆشیە ئەگریان نەزای چی بڵێت. خەڵکی فەقیر هۆژارەیە، خەڵکی شێ بەس فێر بۆ پارە کۆکاتەوە. بۆی ئاگاتان لەو کەسانە بێ ئەو فرمێسکەی کە ئەو دەیڕژێنێ بۆ خوایە کاتێک کە ئەو دەگریا ئێمەش لە خۆشیە دەستمان کرد بە گریان. زۆر خۆشەکە ئەگەر لە فەقیر هۆژارەکان بێ، ئەوانەی کە بەڕاستی فەقیر هۆژار بن، بەڵکو خوا دوعات قبول کات، خوا یارمەتی دەرت بێ ئاگات لە فەقیر هۆژارەکان بێت. یا ربی خوایە لە گوناحەکانمان خۆش بی. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه شفاء نخوشكان من بدي خوایان ئەوانەی فەقیر و هەژارن حاڵیان و ژیانیان خۆشکەی، ئەوانەی دەوڵەمەندن دڵیان باشکە یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەن. یا ربی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی، نوێژ و ڕۆژ و عیبادەتت لێمان قبول کرد بێ. خوایان ئەم مانگەت کردێتە کەفارەتی گوناهە زۆرەکانمان. یا ربی خوایە بۆ خاتی عەظەمەت و گەورەی خۆت، بۆ خاتی ناوپاک و پیرۆزەکانی خۆت لێمان خۆش بە بەهەشتی پانۆبەرینمان شاد کە لە ئاگری دۆزەخ بە دوورمان کە ئاخرمان بەخێر بگێڕە، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کە. آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.